100 ساڵ بەسەر ئەو ڕێکەوتنەدا تێپەڕ بوو کە مارک سایکسی بەریتانی و جۆرج پیکۆی فەڕەنسی بۆ داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیمزایان کردبوو. لە سەروبەندی یادکردنەوەی ڕێکەوتنامەکەدا کورد لە هەرێمی کوردستان دەیەوێت ڕیفراندۆمێک بۆ دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆ ئەنجام بدات، بەڵام بەشێک لە کەسایەتیە سیاسیەکان دەڵێن هێشتا بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی وڵاتانی تر ڕێگرە لەوەی کورد ببێتە خاوەنی دەوڵەتێکی سربەخۆ. کورد هیچی پێڕەوا نەبیڕەوە نە لە پێش سایکس پیکۆ نە لە دوای سایکس پیکۆ نە تا ئەم چ کەساتش کە ئەمانەوێت دەوڵەتی کوردستان دروستکەین. هیچ دەوڵەتێک لە دنیا بۆ ئاگاداری جەنابدان جگە لە هەنگاریا و ئیسرائیل هیچ دەوڵەتێک لە دنیا تا ئێستا جورئەتیش ناکا لەبەر مەسلحەتەکانی بڵێ ئێمە پشتیوانی کوورد دەکەین، بەڵام بێگومان من لەوێ وتومە ئێمە سوورین لەسەر ڕەفراندۆم و ئێمە و پارتی هەموو لایەنەکان ڕێکەوتین لەسەر ڕەفراندۆم. بەریتانیا و فەڕەنسا 100 ساڵ لەمەوبەر بەپێی ئەو ڕێکەوتنامەیە لەسەر دابەشکردنی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتە عەرەبیەکان بۆ چەند وڵاتێکی نوێ ڕێککەوتن کە هەر بەشێکیان لایەکیان سەرپەرشتیان دەکرد. لە ماوەی ئەو 100 ساڵی ڕابردووشدا هەمیشە کورد و توێتی زەرەرمەندی سەرەکی لەم ڕێکەوتنە گەلی کورد بووە. ئێستاش پاش ئەو مێژووە لایەنە سیاسیەکانی هەرێم کۆکن لەسەر ئەوەی لەم پارچەی کوردستان کورد هەلی دامەزراندنی دەوڵەتی کوردی بۆ ڕەخساوە و پێویستە لە دەستی نەدەن. پێویستە لە ئێستا هەمومان تەرکیز خەینە سەرەوە ئەوە هۆکارە ناوخۆیەکانن ئەتوانن وا لە هۆکارە بابەتیەکان بکەن بێن مامەڵەمان لەگەڵ بکەن. لە ناوخۆ و لەسەر ئاسی مەنتیقەکە پێویستە تەحەڕوکێکی جدی بکەین. ئەگەر کورد فریای خۆمان نەکەوین بەڕاستی ئەم فرسەتەش ئەڕوا ئەو کاتە مەگە هەر وەکو 100 ساڵی تر هەر بیخوێنینەوە مێژوو بخوێنینەوە. پرسی دامەزراندنی دەوڵەتی کوردی ئێستا جگە لە خواستی ناوخۆی پشتیوانی مێژوو نووسان و کەسانی ئەکادیمی نەتەوەکانی تریشی لە دەوڵەتانی تر بۆ دروست بووە و چەندین توێژینەوەی لەسەر ئەنجام دراوە. زۆرێک لەو توێژەرانەش کۆکن لەسەر ئەوەی سنوورەکانی سایکس پیکۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هۆکار بوون بۆ ناسەقامگیری ناوچەکە و دەژڵێن کورد دەبێت ببێتە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی. ڕێکەوتنامەی سایکس پیکۆ لە بری چارەسەری کێشەی سنوورەکانی ناوچەکە چەندین کێشەی نوێی دروست کردو. کێشەی کوردی لە دوای ڕێکەوتنامەکە پەرەیسەن. پرسی کورد ئێستا پرسێکی گرنگە. پێویستە هەر تاکێشی کورد سەرجەم کێشەکانی ناوخۆیان وەلا بنێن و بیل لە دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ بکەن. سەرەڕای هەموو دژایەتیە دەرەکیەکان هەرێمی کوردستان ئێستا لە هەموو کات زیاتر سوورە لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ بڕاردان لە چارەنووسی خۆی، بەڵام هێشتا لە ناوخۆدا نەیتوانیوە ماڵی خۆی یەک بخات و ناکۆکە سیاسیەکان بوونەتە کۆسب لە بەردەم ئەوەی کورد بەهێزێکی زیاترەوە هەنگاو بەرەو ئەو قۆناغە بنێت. هاوکاریاسین NRT سلێمانی.